سەبارەت بە گردبوونەوەی ژمارەیەک لە سەربازە کوردەکانی سوپای عێراق کە گردبوونەوەیکی ناڕەزاییان ئەنجام داوە. هێرش ئەگەر بتانی زانیاری زیاترمان بیتێ لەسەر گردبوونەوەکە کە ئەم سەربازانە داوای چی دەکەن؟ بەڵە شەیدا دیارە ئەوانەی کە ئێستادا لە چواردەوری مندانەوە ژمارەیەک لەو کەسانن کە لە دوای پرۆسی ئازادی عێراق و لە ساڵی 2023 و پرۆسی ئازادی عێراق دەستی پێکرد ئەم کوردانە بەشدار بوون لە پاکردنەوەی ناوچەکانی بەغداد و ناوچە عەرەبیەکان کە لەژێر دەستی ڕژەوی بەعزدا بوون بۆ پاکردنەوەی ئەو ناوچانە و کۆنتڕۆڵکردنەوەی لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە بەشێکی زۆری ئەو سەربازە کوردانە بوون کە لەوێدا بریندار بوون و بەشێکی زۆریان کەمەندا بوون. ئەگەر گردی هاوکارم بێت ئەو وێنانە بۆ بگوازێتەوە کە بەشێکی زۆریان لەسەر عەرەبانە کەمەندا بوون، هەردوو قاچیان لەدەستداوە، چاویان لەدەستداوە، ماوەیە کە موچەکانیان بە 400,000 دیناریان لەلایەن حکوومەتی عێراقی و بۆ 500,000 دیناریان بۆ زیاد کرابوو. بەڵام ئەم مانگەوە لە ئەم مانگەوە لە دوای بڕیارەکەی عەبادی کە دەرچوو بۆ چاکزازی ئەو 500,000 دیناریان لێ بڕاوە. ئەوان داوا دەکەن کە کێشەکەیان چارەسەر بکرێت و لەگەڵ ئەو لیستانانە بن کە ئەوان بە لیستی عەبادی بە لیستی چاکسازی ناوبردەوە و موچەی 500,000 دیناری عێراقی لێ بڕیون. وەک خۆیان ئاماژەی پێ دەکەن ئەوان سەردەمانێک کە بریندار بوون لە نێو ڕوومادیە و لە مووسڵ و لەو ناوچانەی کە ڕژەوی بەعس و تکریت و بەغداد برینداریان تێدایە و زۆربەی ئەم کەسانی کە لێرەدا بریندارن ڕێژەی بریندارێک ڕکەم ئەندابوونەکانیان زۆرە و لە ئێستادا کۆبوونەوە داوا دەکەن کە حکوومەتی عێراق و پەرلەمانتارە کوردەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاریان بۆ بکەن بۆ ئەوی ئەو موچیان بۆ بجێڕنەوە کە ئێستا موچەکانیان بڕاوە. ئێمە پرسیارمان لێکردن چۆنێتی موچە بڕینەکان ئەوان باس دەوە دەکەن تەنها لە هەرێمی کوردستان بڕاوە، کوردەکان بڕاوە، ئەوانی دیکە نەبڕاوە. بنەمێ زانیاری ورتر لە زاری خۆیان وەربگن کە بەشێکی زۆریان لێرەیە، ئەمێ زانیاری لە خۆیان وەرگن. شەیدا تۆکو یەکێک لەو سەربازانەی کە ئێستا کەمەندان بیت و موچە دەیە، بۆچی موچەکانتان بڕاوە و چەندێکە بە موچەکانتان بڕاوە؟ والله ئەو مانگەی ئەوە خەبەریان دانیە گوتیان پارەکاتان بڕە، ئەمە مشکلەی مە بەس ئەو مانگەی نییە. هەیە 2 مانگ معاشی نەدرایەت، هەیە 3 مانگ، هەیە 6، هەیە 5. ئەمە بەس کورد نینە، عەرەبە، کوردە، تورکمانە، هەموو قەومیەتەش تێدایە. ئەگەر بەسی مە بڕابیتن چاکسازەکە بەسەمەی گرت بیتەوە، یعنی داوا دەکەن ئەو پارەمان لۆ بگەڕێتەوە. ئەگە ئامە ئەو مشکلەی نەمە گوتە مەسلەکە ئامەکە تەوا بەگە چاکساسی دەکەن مشکل خۆمان کردەکەن، بەس ئەگە بەسی مە داوا دەکەن ئەو حەقی مەلۆ مام بگەڕێتەوە. هەیە 2 مانگە 3 مانگە ئەو معاشانش ئەوان قەردەکانشمان لۆ بگەڕێتەوە. بەشێک لە هاوکارەکەن دەویت بەس ئەم نووسینگەیە بڕاوە، بەس ئەم شوێنەیە بڕاوە، بۆ بەس ئەم مەقارەکە موچەی لێوەرەگەن بڕاوە. والله ئێمە معلومات بزەبت هێشتا نازانین، بەس چێوچی گوتەمە هەموو کەم ئەندامین یەکتر دەناسین، عەرەبە، تورکمانە، هەموو نەو ئەشتدا لە یەکتر دەپرسین. ئەو هێشتا زەوچی گوتی تاکید نینە جاریەوانی بەغدایشیان بەس ئەمە بەتەنێ. یەکێکی دیکە لێرەیە شەیدا منەوێت زانیاریش دەم وەربگرمەکە قسەم بۆ بکرێن. تۆ بۆ هاتوویتە ئێرەوە ئەمڕۆ چیان پێوتی کاتی هاتووی؟ وڵا کە هاتم برای گەورە بەڕێز وتیان دیارە ختوڕێ هەیە 500,000 ختوڕەمان هەیە لەسەر ئەو مەعاشەکەمانەوە، وتیان ختوڕەکەتان بڕاوە. دیارە ئێمە لە 2023 بەشدار بووینە لە جێشی عێراقی وەکو کوردەکانی کەرکووک، سلێمانی، هەولێر، هەر بەشەکانی بەشی مڵێنەوانی هەمووی کە کووردە، ئەوە هەمووی کووردە لێرەیە، تورکمانی تێدایە، برایانی عەرەبی تێدایە. هەیە ئەوە تا فەرمو من چایەک و دەستێک و 2 قاچیانی باسی چی بکەین. من لە کەرکووک بریندار بووم، لە کەرکووک بریندار بوون. بەڕاستی نازانین بڵێن چی، ئەوە هەمووی کەمەندامە فەرموو ئەو 1 2 3 چەندەهایکە، یعنی ئێستا چەند لێرەیە 4 ئەوەندە لە دیالۆ ئەوە مەعاش وەرەگری، یعنی نیوەی جێشی عێراقی بریندارە، نیوەی جێشی عێراقی بریندار. خاصەتە مەسەلەی ئەم مەعاشش ئەگە پاکسازیە و چاکسازیە لە مەعاوەقینەوە دەستی پێکرد بێ، ئێمە شانازی پێوەکەین بۆ حکوومەتەوە. کێشەکانتان بەس موچەیە یاخود چیتر؟ کاکە بەس مەسەلەی موچەیە، ئێمە لە موچە زیاتر چیکەمان پێکرێت. ئەگەر ئەوەیە فەرموویە سەکانە ئێمە نامان وسلاف بۆ عیلاج، من بۆ چاوم عیلاجیە لە ئوردن وتیان عیلاجیە، من بە چی بچم بۆی ئوردن؟ نامان نووسرا نەچوین، میان ناردی، حکومە نەیناردی. ڕاستەوە ئێستا بڵێن مەسەلەی ئەم دەعاش و تیرۆر و هەراوەری هاتۆتەکەش، بەس ئێمە حەقمان لەسەریانە. چۆن ئەوە حەقیان لەسەر مام کە ئێمە خزمەتی وڵاتەکەمانەکە، ئەوانش ئێمەش حەقمان لەسەریانە. ئەوان ێسەکانە شوێنی ئەوەیە فەرمووی ئێمە لە ناو خۆڵە چاڕێ موچاکەین. من بەلانی خۆمەوە 3 مانگ موچەم نەدرایە کە ئەو کاتەی بڵێن جێشی عێراقی لە کەرکووک و مووسڵەوە سقووتی کرد، 3 مەعاشم کەوتۆتە لای حکوومەت، بەس حکوومەت لەسەر دیناریی خۆی لە ئێمە خۆش نابێت، بە ئێمەش لە حەق خۆمان خۆش نابین لە حکوومەت.
ئەچمە لای یەکێکی دیکە شەیدا ئەگەر هاوکارم بە یەکێک لەمانە قسەم بۆ بکەن هەتا ئێستا هیچ یەکێک لە وەزارەتی پێشمەرگە لە حکوومەتی هەرێم هاتوو بەدەمتانەوە بۆ کێشەکەتان نەخێر کەس ناتوە بۆ لامان هیچ یەکێک لە ئەندا پەرلەمانەکانی عراق کوردەکان ئێوە پەیوەندیتان پێوکردن یا خوراتونەتە ئێرە ناوەڵە پەیوەندیمان پێوەنە کەسیش ناتوە بۆ لامان وڵات داواکاریمان لە ئەندام پەرلەمانەکانی خۆمانە چارەسەرمان بۆ بکەن ئەو 500,000مان بۆ بگەرنەوە و لە بۆ هەموو تشتێک وەکومان نێرنە عیلاجمانەیە کەس عیلاجمان لێ ناکات منەوەی دوێ پێرێت حادیسەوام لێاتەوە پێم پلاتین کریا 2 ملیۆن دیناریش لێدایە هیچ کەسێک وەکیلۆمان ناکات شوێ ئەمەد بەسەر هات کاتی خۆی لە جێشە پۆرتوقاچم لە دەستداوە لە مووسڵ ساڵی چەند ساڵی 2007 تاکەی لێرە ئەمێنەوە داواکاریەکەتان ئاڕاستیشی یەکەن وڵای ئاراستەی حکومەت عێراقی پەیوەندیدار لۆمان چارەسەرێک پێ بکەن و ئەم لە فەلوجێ و لێمانتیە ئەم بەخۆم لە فەلوجە و ڕەمادی خزمەتم کردیە بریندارم لێم بیتە سەر دەماغم هەیە زەر بە مێشکم کەفتێ ساچمە ناو مێشکمە چ دووەر نەگرتووە هەمومان گۆرم گرتیە بەس ئەو مانگە و 500,000 خوتورە لێمان بڕیایە ئەو دوو مانگمانژ ڕۆشتی وەختێ ئەو جێشە سقوت وە لێمانەتەوە 6 و 7 بەڵێ ئێوە بەنیازن چی بکەن تاکەی لێرە بەنیازی حەقمان بدەنێ حەقەکەمان بدەنێ چارەسەرمانیش بکەن لە باتی جێژنانەمان بکەن نە لێمان ببڕن ئەمە یەکێکی دیکە لێرەیە دیارە لە شنگار و هاتووە ئەمیش یەکێک وە لە ڕیزی سەربازانی عراقدا دەمەوێت زانیاریش لە وەربگرم تۆ چ پەیامێکت هەیە لە کە موچیان بڕیون و هەندێکتان دوو مانگتان لێ بڕاوە از مووسڵ بریندار بووم 2008 خطورە من ئەوە دەرەجە عەزیزم 80% ئیشلیلا یان عێرانیم هەرێکاریان مە بگن وەکو دیڤان بریندارە شما قەتاکردن مەمنونی وان چەند دەبێ موچەوە قەتەقکرایە 500,000 400,000 شما قەتاکرد ئەو دوو مانگی دیکە ڕۆژ موچە تۆ هەبوو دوو مانگی درست بوو ئەو بەس نۆکە یان وێ مەنگی قەتاکردنش خر قەتاکردن کاش بەر مەسن ئەمانە دەرە حەمد لە مەتخوازن ئەمان بێ کوردستان ئینشاءالله هەر کوردستان سەرکەتی بێ بەس ئەو سۆساکردن یان وەکە شوێ تایفی وانکردن بەڵێ شەیدا دیارە یەکێکیش لێرەیە دەوێت قسەبان بۆ بکە ئاماژە بۆکە کە ئەتوانێت قسە بکە لێرە ئەمادەی وش لەسەر عەرەبانەیە دیارەویش هەر لە جێشی عراقیدا کە مندان بووە تۆ ویستە چی بڵێ بە حکوومەتی عراقی و بە پەرلەمانتارە کوردەکە وڵای پێشەکی بە خێراتین دانەکەم من هاتوومە تێرا سێرەکەن ئەڵێن وەڵام ئاشتان ڕاو ئاگام لە هیچ نییە و حکوومەتی عێراقی بە وایە ئێمەی بوردای بۆ دەرەوەی وڵات چارەسەری بکردن من لەمە خوارمیش ناکە و 8 ساڵە 20 ساڵە من نژێشی عێراقیام لەمە خوارم کەمەندام لە سەری بەغاوام لێ هاتووە لە کاتی پرۆسەکارە وەڵا کاریتان چییە لە پەرلەمانتارە کوردەکان لەو بەرپرسە کوردانەی کە لە بەغدادن وەڵای داوامان لەو بەرپرسانەی بەغا هەیە پەرلەمانتارەکان حەقمان نەفەوتێنن معاشمان زیاکە نەبایە یارمەتیمان بدەن نەبایە ئەمە تقریبان من سێ مناڵمەیە مناڵەکان ئەڵێن باوە جلی جەژنمان بکە وەڵای جلی جەژنم بۆ نەکردوونە وەڵای نیوەی کرێچیە وەڵای قسم بەخوا من ئایزەدە و مەعاشە وەرێگرم نیوەی دەماغی قەرزە یعنی ئێوە ئێستا بۆچی واتان لاتۆ بوون بە قوربانی چی بوو بە قوربانی چاکسازیەکەی بەغداد وەڵای تر بووین بە قوربانی چاکسازی لەسەر دیفاع لەم وڵاتەمان کردووە لەم خاک و ئاوامان کردووە وایە حکوومەتیش بێ بە دەممانەوە و چارەسەرێکمان بکات و هیچمان پێ ناکرێ من ناتوانم 250 پیاکەم بۆچی معاشم لێ بڕێت من لەسەرەوە مناڵم لەسەرە دیفاعم لە خاک و ئاوم کردووە و ئەبێ لێم بپرسێتەوە نەکو وەڵی هیمالم کات و من 8 ساڵەیەک مەسوول ناتوە بڵێرەوە تۆ چیتە بەرپرسێکی حکوومەتی هەرێم تا ئێستا هاتووە پەیوەندیتان پێوە کردووە خود هاوکارتانە بێ لەما هاتۆ بڵێ کێشەکەتان بۆ چارەسەر هیچم نەبینیوە کەسم نەبینیوە من 8 دانە ساڵە من 8 دانە ساڵە مناڵەکان مەم دوودیو بکە بەڵێ شەیدا ئەم گەنجەش لێرەیە کە ئەمی شەرد و قاچی لە دەستداوە دیارە قاچی پلاتینە دەوێت قسە بکات دەتوێت چی بگەێنی دەتوێت داواکاری چی بکەیت وڵە داواکاری منێژ بەر ئەو حکوومەتیە ئەو حکوومەتی ئەو هەردوو قاچی من ئەوە ئەیک ساڵە لە هەوای لێ هاتی هەردوو قاچی من لە هێرە نییە ئەو الموسلی ئەوە ئەیک ساڵە لێ وا بووە الموسلی وا بووە چیان پێوتن کاتێ وڵی داواکارم لێ بەس ئەو هەر 500,000 بزەڤڕینەوە جارەکەتی ساڵی چەند وات لێ هاتووە وڵی سارە 2013 لەوە لە هاتیەوە هەر بەس داواکاری من ئەو هەر 500,000 بەگری وڵی منداڵی هەیە منداڵی هەیە ژین هەیە ئاخری چۆ سەرفکردن آخر 800,000 چین نییە ئەخر ئەمن
من او 8 ساله حكومتي مركزي ديما الموصلي 8 ساله لاو شري ديما اخر من المالي خو من والياتي اخر من مالي خو دانشتي نبوم اخر من مالي خو دانشتي نبوم والياتي اخر من قطع كنا بيجي خطورين اخر من الخطوري دم 8 ساله اخر من الكيريبو اخر من 8 ساله الكيريبو اخر خطوري بوم او المالي دانشتي بوم وال ماتي نا والله هو نهاتي المالي دانشتي بام سپاس ماڵێ بەڵێ ئەوەی کە گوێتان لێ بوشەیدا ئەوە داواکاری ئەو سەربازانەی عراق بوون کە بەشێکی زۆریان و هەمویان دەتوانین بڵێ کەمەندامن و کەمەندام بوون و بریندار بوون لە شەڕدا لە کاتی پرۆسی ئازادی عراق و لە دوای ساڵی 2023 لە شارەکانی باشوور و ناوەڕاستی عراق و لە ئێستادا و لە ئەمڕۆ کە دوو ڕۆژ موچەیان بڕاوە و پێشتریش 2 مانگ موچەیان نەداونەتەوەیش لە دوای ئەو چاکسازی کە حکوومەتەکەی عەبادی دەستی پێکردو ئەوان داواکاری کە پەرلەمانتارەکان و بەرپرسە کوردەکان لە حکوومەتی عراقی هاوکاریان بێ بۆ ئەوی بتوان ئەو هاوکاریەوە ئەو 500,000 بۆ بجێڕنەوە چونکە تا ئێستا بۆیان نەجێڕاوەتەوە بن وابزانم بەرپرسانی ئیدارەکە لێران ئەگەر یەکێکیان بتوانن قسەمان بۆ بکەن لێرە هاتوونە دەرەوە بەرپرسی بکە کاگە بتوانن ئەگەر هاوکارمان بیت بێتە ئێرە دوو قسەمان بۆ بکەی لەسەر ئەم پرسە ئەفم کە شەیدا ئەگەر هاوکارم لەگەڵ مابێت ئێستا بەرپرسی بنکەکە موچەکەدا بەشەکە هاتوۆتە ئێرە سڵاوت لێبێ و دەمێت لەسەر ڕاگررتنی موچەی ئەم بریندارانە قسەوە بۆچی ئەوە نەڕاگررتنی موچە ئەوە کەم کرایە ئەوش ئەلەساس دەلێنێ ئەو کەم کرا دەلێ خطورە ینی مخصصات وەختیە دەلێنێ لەو منطقة أو خاص له منطقة ساخنة أو على أساس دليل إنكم منطقة ساخنية يعني نخ خطورة ليا أو جل قطعيان كل بهندي قطعيان كل. والله أمانك كمان دائما بشي سوريا بريدار بو خطورة بو أمانية. نعم مش منينا ببريداري بس بغلط يا واد شباب وإن شاء الله خبر ما نقصنا عند بغداد وإن شاء الله هيك نابي. شو بيوتون كشارة سري قرفتك بكان؟ والله أو ججن هذا السر وعطلة هذا السر هيش شمان ورنا قلت بدرستي هيش مان ورنا قلت بس دواي ججني إن شاء الله بخم دش ما بغداد بزام شد. والله أمان ما وصلك وري دقن بولم كاتدا برا بولم دوخي استاد أو مشان لين استمان زاني على أساس أجا بدرستي بيت لازم أو صالك إيش بقرين نوا. بازانا ويك صالك موشور دقن بيقرن نموشة كامل أو خطورة إذا مخصصات وقتي ور بقرين نوا يصالك يتريش بقرين نوا بس نابت أو إن شاء الله نابت. دواي جشن دسنا بغداد بوشارة سكر. خط أنا سنيان شيء. بخم دش ما. ثواني أمان شيك أو مشان برا. هيش مشكلة مانية هيش يعني إن شاء الله شاود بتوا بو مانجي إن شاء الله أوشت أو مانجش بتوا. والله أمان من نبي أو بزانم أمان صالك وري قرين ببيت كيشا لدوي صالح حكومة دزانة كهريمي كردستان كيشي تداني. بله. يعني خلالك ليش شو يسنا؟ خلالك لبغداد خلالك تشكد يعني مفروض أول روش زاني بقى خطورة هي يعني. نبش اتصالك بزان كخطورة هي منطقة خطورة إيه خطورة هي هو هم عردان يتر هم محافظان يتر خطورة يعني هي أو داعش شن يزيك الليلة يعني عندك مناطق مثلا للجنوب ولا وسط بصدان كيلومتر دير لداعش إما هم بستي كيلومترين بەڵێ ئەوەی کە جۆتان لێبوو بەرپرسی ئەو بنکەیە کە موچەکەی لێدا بە شکری ڕۆژانە و مانگانە موچەکانی لێدا بە شکری و ئاماژە بۆ دەکات کە لە دوای شەیدا دەڵێ دەمەوێت قسە بکەم ئەم بەڕێزە نازانم پەیامێکی هەبێت قسە بکە بەڵێ قوربان گیان من پەیامێکم بۆ عەبادی بۆ وەزیر دیفاعی وەزیر دیفاع باش بزانێ ئەمە بریندارین ئەمە خۆمان بریندار بوومان لەسەر ئەم خاکە أما بريندار بين دوان دانيشن باستراحة أوان راتبي أما أبرن بابتن راتبي أوان ببرن بملياراتي بارا أخوان بملياراتي بنك أدزن باري أم إراقيان هم خوارد تين باري أما بريندار أبرن كدرجة من سطلو وهشتايو حفتايو أم برينداران هم لا إيجارن هم دانيشتنا لرا منطقة ساخنة نيمان أما كاكا منطقة ساخنة شون منطقة ساخنة نيمانا منطقة ساخنة هم 10 كيلومتر 11 لمندورة أوان تبي دلين بو 500,000 معيشتك عبادي بس سيد عبادي رجاي لي ذكم با معاشي ما بقرن توجه خوي أما بريندارين ضحية ما كل سر أو بلدي خمان بريندار كشي إيش ما بينهاي تكرن
دەرەجەمان 100 لەسەر 100 دەرەجەمە 80 70 ها هەموو نەفەرقە ما بین کورد و عەرەب و ئەمە کوردمان تێیە عەرەبمان تێیە شەبەکمان تێیە ئیزدیمان تێدایە فەڵەمان تێیە تورکمانتان تێیە هەموومان تێیە یعنی بەس بریندار چاکسازیکە لە برینداریە ئەروات ئەگە چاکسازی عێراق چا دەبێ بە پارەی من بە پارەی من ببڕێ مشکلم نییە زۆر مەمنونی سید العەمیدیش زارەسی سید العەمید زۆر پێمانماندی دەبیت زۆر پێمەماندی دەبیت بەڕاستی بەس چییە هیچ بەدەستی ئەو نییە رجامان لسيد الوزير هيا رجامان لسيد هذا سيد الوزير يعني شبه ما عندك شلي ما عندك تاوري جزء ما عندك عيدانه ما لو بنيري نراتبه كمان ببري هل جزاء الاحسان الا الاحسان اما جزاء بريندارك انا اما جزاء او يكون ضحيه بلدي كردوا اما جزاء اوانيا عائله من هم يكوشش حو من المان هيا اما جزاء مانا زۆر سپاسان دەکەین بەڕێزە بەڵێ شەیداوی جوێ لێ بووە بەرپرسی بنکەکە ئاماژە بۆ دەکات لە دوای تاوابوونی جەژنی قوربانەوان سەردانی بەغداد دەکەن بۆ چارەسەرکردنی کێشەکە. بەڵێ هێرش قەدر پامنێری ئێناڵتی لە شوێنی گردبوونەوە ناڕزایەکە سوپاس بۆ تۆ سوپاس بۆ زانیاریەکانت.